وەری دومی بەرنامەکەمانە باز لە کاری خۆبەخشی و بوارە جیاوازەکانی کاری خۆبەخشیەکەین بۆ من بەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد سەعید ڕاهێنەر لە بواری توانەمڕۆیەکانمان کردەوە مامۆستا محەممەد زۆر بخێر مامۆستا زۆر باسی کاری خۆبەخشیەکرێەوە لە جیهانە ئێستا گرنگی پێ ئەدرێ بەڵام ئەگەر پێناسەیەکی بکەین چۆن پێناسەمان بۆ بسم الله الرحمن الرحیم سڵاوی خۆی گەورە لە ئێوە لە بینەرانیشتان بێ وڵا دیارە مرۆڤ ژیانی بە کۆمەڵە قۆناغا تێپەڕێ هەموو قۆناغەکانی ژیانی مرۆڤ سێ قۆناغە زیاتر بەعگشتی ینی قۆناغی خوێندنە کە تا تەمەنی 20 ساڵ و قۆناغی وەکەڵێ گەڕان بە دوای ئیش و کار و بەرپرسیارەتی و وەرگرتنی یعنی جۆرێکی تر لە سەرکردایەتیکردنی ژیان لە هەر لە خێزان و بیگرە هەتاوەکو ئیدارەدانی ژیانی خۆی و ئیدارەدانی حتا جاری وایە خێزان و ئەوانە خاڵی سێهەم یاخود بڵێن بەشی سێهەمیان خۆ بڵێن خانەنشینیە ئەوەی کە گرنگە دەربارەی خۆبەخشی بڵێن لە ضمنی ئەو سێ بەشەی ژیانە ئەوەیە لەوانەیە هەموو مرۆڤێک بۆ خۆی بەشێکی پێویستی بە کاری خۆبەخشی هەبێ بۆ ئەوەی هەم وزە بەخۆی بدا هەم وەکەڵێ کار ئاسانی بکە بۆ خەڵکی تر کە وەکو ئەم بێتە پێشەوە کاری خۆبەخشی گەر پێناسی بکەین ئەڵێن بریتە لە بەخشینی توانە یاخود پارە یاخود وەکەڵێ بەڕێوەبردن بە کەسانێک بەبێ مقابل یاخود بە کۆمەڵگایەک بەبێ مقابل یاخود بە دەستێک بەبێ بەرامبەر و چاوەڕی بەرامبەرشتی نەمادی لێ بکەینە معنەویکە بەڵام گرنگە هاوکاری چینە لە چینەکانی کۆمەڵگای پێ بکەین کاتە کاری خۆبەخشی چەندین جۆری هەیە زۆر جار کورتمان کردوتەوە لە لایەنە مادیەک هەیە ئەگەر بکرێ ئاماژەیەکی بۆ بیت خۆی لە ڕاستیە ئێمە ئەگەر یاین جۆرەکانی حساب بکەین کۆمەڵە کەسمان هەیە لە ژیانە هەمووی ئەتوانێت بە جۆرە لە جۆرەکان بەشداریکە لە کاری خۆبەخشیە بەڵام بە گوێرەی کات و حەز و گونجان بۆ شخصەکانی مقابلمان ئیشی لەسەر هەموو کەسێک ئەتوانێت هەندێکمانەیە بەتوانە ئەتوانێت بەمانوو مەسەلە ئەتوانێت لە ڕێکخراوێکی کەمەندام خاینی خاوەن پێداویستی تایبەتە ڕێکخراوێکی ژینگە پارێزدە ڕێکخراوێکی کەمکردنەوەی هۆشیاری یاخود کەمکردنەوەی ئاسەوار و کاریگەری مادەهۆشبەرەکانە یاخود بەکارهێنانی مادەهۆشبەرەکانە هەندێکمانەوە کوتم بە توانایە هەندێکمان هەیە بە پارەیە توانە یعنی کاتی نییە تواناشی لەوانەیە نەبێ بەڵام ئەتوانێت بە پارە و بەلایەنی مادی و بە کەلوپەل چی بکە هاوکاری کەسەکانی تر بێ کە کاری خۆبەخشیەکەن خاڵی سێهەم یاخود بەشی سێهەم کە ئەوش ئەوەیە بە وەکڵێ بە توانە هەندێکی هەیە بە کاتە کاتێکی هەیە ژیانی ڕێکەخا بۆ نمونە لە سعات هەشت بۆ دوو ئیشی تری هەیە بەڵام لە دوای دووە ئەتوانێت چی بکە ئەتوانێت کاری خۆبەخشی بکە لە ڕێکخراوێکە لە حتا لە گەڕێکێکە لە قوتابخانەیەکە لە زانکۆیەکە لە شوێنەکە هەشتمان و کردو ئەم چوار جۆرە هەشتمان هەرسێکیان توانای هەیە هەم پارەشی هەیە هەم تواناشی هەیە هەم کاتەکەشی هەیە کەواتە گرنگە مرۆڤ وەکوتم یعنی پۆڵێنی ئیشەکانی خۆی بکە کاتەکانی خۆی بکە ڕێکی خا بزانێت لەکوێ ئەتوانێت کاری خۆبەخشی بکات چونکە کاری خۆبەخشی وزە و توانە ئەدا بە مرۆڤ وای لێ کات مەسەر ئاماد چونکە کاتی مرۆڤ وەتە پێداویستی بەرامبەرەکەی جێبەجێ ئەکا بۆ خۆی ئاسوودەی دڵدەرونی جگە لە ڕازیبوونی خوای گەورە و مەسەر کۆمەڵگا و خۆشەویستی ئەوانە بە دڵنیاییەوە ئەبێتە جۆرێ لە جۆرەکان کە لە داهاتوە شانازی پێوە بکە. زۆر باش مامۆستا محەممەد سوود و گرنگی کاری خۆبەخشی چێ بۆچی ئێمە هەوڵ بین کە هەم خۆمان کاری خۆبەخشی بکەین هەم لە بەرنامەیەکی وایە خەڵکیشان بێن کاری خۆبەخشی بکەن خۆی لە ڕاستیە ئێمە ئامانجمان لە کاری خۆبەخشی ئەبێ دیاریکەین بۆ ئەوی کە یعنی ئەنجامماندا وزە و توانەکانمان وا هەز نەکەین بە فیڕۆ چووە یەکێک لەو ئامانجانەیەکی یاخودێکی لەو سوودانی کە ئێمە وەک کەسی مسلمان یاخود هەر کەسێکی کە هەربیر و باوەڕێکی هەیە یەکەم ڕەزامەندی ئەو دینەیە کە ئیشی تیاکە یاخود وەڵێ ڕەزامەندی وەلای ئێمە ڕەزامەندی خوای گەورەیە ئێمە خوای گەورە پێمانە فەرمی ئیشکەوە قولی عمل و مەسەلە پێغەمبەر فەرمێ لە بەهەشتا کەسێکم بینی دارێکی لابرد بوو لەسەر ڕێی مسلمانان مەسەلە ئەگەر یەکێک بتوانێت حاجە و پێداویستی براکەی یاخود ڕەفیقەکەی هاوڕێکەی جێبەجێ بکە وەکو 10 ساڵی ئەتیکاف وایە کەواتە ئەمە هەنگاونانە بەرەوچی بەرەوکاری خۆبەخشی و کەڵە ڕەزامەندیە دووەم مرۆڤ ئیشی چییە لەسەر زەویە
بریتە لە ئاوادانکردنەوەی زەوی کەواتە ئەرکێ لە ئەرکەکانمان سوودە لە سوودەکانی ئێمە کە کاری خۆبەخشی ئەنجامەدەین ئەوەیە زەوی ئاوادانەکەینەوە لە هەموو بوارەکانی ژیانە مەرجی من هەموو بوارەکان بە یەکجار بگرم بەڵام ئەکرێ لە بوارێ لە بوارەکانە بواری بڵین پەروەردەیە بواری تەندروستیە بواری ینی هەر بوارێ لە بوارەکانە ئەنجامیت بە خاڵی کە لەو خاڵانەکە گرنگە خۆشەویستیمان زیادەکە لە لای خەڵک یعنی من ئەگەر کاری خۆبەخشی بکەم لە ماڵ خۆشەویستە بم لە قوتابخانە خۆشەویستە بم لە کۆمەلگا بەگشتی خۆشەویستە بم لە حتا لە جاری وایە لە شوێنی ئیشەکەت لەوانەیە کاری خۆبەخشی بکەی گروپێکی خێرخوازی دروستکەی گروپێکی کۆمەڵایەتی دروستکەی ئەبیتە خۆشەویست لەناو یعنی لەناو ئەو خەڵکە پاشان خاڵێکی تر لەو خاڵانە کە ئێستا ئێمە بەتایبەتی لە مجتەمع یاخود لە کۆمەلگا هەمووی وەکەڵێ ئیسفادەمان لێ نەکردو یاخود نەماوە لە لامان ئەویش مانەوەی خێزانە یاخود بڵین پەرەپێدانی پەیوەندی کۆمەڵایەتەکانە ئێمە کاتێک کاری خۆبەخشیەکەین دیارە خۆمان بە تەنها ناتوانین بێت تیممان هەبێ تیممان هەبێ گروپێکمان هەبێت چی بکەین پێکەوە ئەم کارە ئەنجام دەین بۆیە گرنگە ئەقڵێ ئیسفادە لە چی بکەین لە هەموو بوارەکان بکەی وەکڵێ سوودی کۆمەلگای هەبێ سوودی خۆمانی تابێ سوودی خێزانی تابێ مناڵەکانمان یاخود ڕۆڵەکانمان لە ئێمە چی وەرەگن ئەزمون وەرەگن ئەگەر مەکاری خۆبەخشیکەین بە دڵنیاییەوە یعنی ئەگەر پیرۆز بێ لە لامان کاری خۆبەخشی چونکە هەموو شتێک مرۆڤیکا بە تایبەتی مرۆڤی مسلمان هەموو شتێکەیکا ئەبێ ئامانجێکی لە پشتۆ بێ ئیتە ئامانجەکە ئایا خودیە یاخود دەرەکیە یاخود بۆ خۆی گەورەیە هەرچەند وەکو مسلمانێمە هەموو کارەکانمان لە چۆرچێوەیە چیایە چۆرچەوەی خۆی گەورەیە یعنی ئیشوکارەکان و شریعەتی خۆی گەورەیە بۆیە گرنگە ئێمەش ئەو سوودانە بە کۆمەلگای خۆمان بگەینی کێن ئەوانەی کە کاری خۆبەخشیەکان یاخود بە بڵین تایبەتمەندیەکانیان چین باست لەوە کە ڕەنگە لەسەر ئاستی تاک بێ یاخود گروپ بێ یاخود لەسەر ئاستی کۆمەلگاشەوە کە تۆ هاوکاری وەکو جەنابەت فەرموود ئێمە سێ ئاستمان هەیە بۆ ئەوەی ئەنجامی بدەین یەکێکیان تاکە یەکیان دەستە و گروپ و ڕێکخراوێکە یەکیشیان هەموو کۆمەلگا پێکەوەی کەن ئەوەی تاکەکە دیارە هەمومان مەسەلە بەشداریەکەین لە ڕێکخراوێکی خێرخوازی بۆ کۆکردنەوە یارمەتی بۆ ینی بڵین ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن یاخود ئەوانەی باوکو دایکیان نییە یاخود ئەوانەی بەجۆرە لە جۆرەکان نەخۆشییان هەیە هەرمانە لە ئەوکتم لە بواری تەندروستیە هەممانە لە بواری پارە کۆکردنەوەی هەممانە لە بواری حتا هاوکاریکردنی هەندێک ئێستا خانی بە ساڵات چوان هەیە تێگە ئێمە ئەتوانین بە جۆرە لە جۆرەکان بڕین بۆ کوێ بڕین بۆ ئەوانە یعنی دڵیان خۆشکردن ئامانجی کاری خێرخوازی بەڵێ خی گەورە ئەوینە بەڵام دڵخۆشکردنی کێیە بەرامبەرەکانمانە خەڵکێکمانێ نەخۆشە لە ماڵ و کەوتو ئێستا تۆ ئەگەر ڕێکخراوێکتە بێت بە تایبەتی ئەو ڕێکخراوانی کە ئێستا مادەم مجتەمع پێداویستەکانی زۆر بووە کەواتە ئەتوانی مرۆڤەکان چی بکەین پێداویستیانە دابینکە بۆیە ئەتوانین لەو بوارانە بە جۆرە لە جۆرەکان ئەوکو تاک بەشداری بکەین ینی ئاڵێ بەپی ئامار لە کەنەدا لە سەر و 15 ساڵۆ هەموو کەسێکیان بەشداری چی کردو بەشداری کاری خۆبەخشی کردو بە جۆرە لە جۆرەکان مەرج نییە هەمیشە تیاما بێتەوە بەڵام وەکوتم ئێمە قۆناغێکمانێ بەتابەتی ئێمە کە ژیانمان کردو قۆناغی قوتابخانەمان هەتاوەکو زانکۆ و مەحەدمان تەواو کردووە هەمومان لە کاری خۆبەخشیا بووین ئێستا بۆ بەچی بۆ بە جێگەی شانازی بووە من بە شانازی و ئەیگەڕێن لەوانەیە بواری مادی ئیسفادەمان نەکرد بێ و بواری معنەویش لەوانەیە یعنی کەس زۆر کەم کەس دەستخۆشی لەکردن بەڵام لە کۆتاییە ئێستا پێوتێک یعنی کەلەپوری ئەرشیفە بۆ ئێمە چییە شانازی پێوەکەین لای ڕۆڵەکانمان لای خزمەکانمان لای ڕفیقەکانمان زۆرجار باسیەکەن وەکو تاک ئەمە وەکو ڕێکخراویش کۆمەڵە بەڵام لە مجتەمع ئێمە یعنی ڕێکخراوەکان هەمەلایەنن ئەوە نیە پسپۆر بێ بە یەکشت مەسەلە کەسێکمان بۆ من ڕێکخراوێکمان هەبێت تایبەتمەند بێ بە ژینگە پارێزی ئیتر ئیشی تر نەکە يعني بس تنها ئیتر چوارچێ بۆکەڵێ تەفاسیلی ژینگە پارێزی ئیشکە ڕێکخراوێکمان هەبێ بەکەمکردنەوەی یعنی بۆیە باسی وەگەڵێ بابەتی ئەو بڵین خۆلی و مەسەلە ئەوانە ئەەکەم بابەتی دەرمان و ئەو بابەت تلیاک و ئەوانەکە بدێتە ینی لە کۆڕێکا بووم باسی ئاسەوارەکانی خراپی کاریگەری ئەو بابەتانی ئێمە سەر ڕێکخراوێکمان نییە بۆ ئەوە ڕاستە حکومەت خۆی بۆ خۆی بەشێکی داناوە بەڵام ئێمە وەکو خۆمان ڕێکخراوێکمان نییە ئایا هۆشیاری بڵاوکەین ماڵ بە ماڵ بێ یاخود قوتابخانەکان بێ دام و دەستگاکان بێ هەندێکی تر هەیە ئەتوانی وەکو تەندروستی ئیشی تیا بکەین وەکو یعنی وەکو ڕێکخراو ڕێکخراوی تەندروستکارانمان هەبێ تیمی گەڕۆکمان هەبێ بۆ ماڵان بۆ من مەرجنی هەر دەرمان بدەین بەڵام ئەتوانی کاتێک یعنی کاتیان پێبخشێن ئەتوانی مادە وەکەڵێ توانیان پێبخشێن خبریان پێبخشی ئەتوانی بە جۆرەتر لە جۆرەکان وەکو هەروکو ڕێکخراو بۆ نمونە سنتەری ڕاوێژکاری خێزانی دابنی بەتایبەتی لەم زۆرۆفە و لەم بارودۆخی ئێمە ئێستا کەتی کەوتین جیابوونەوە زۆر بۆ مناڵی مەسە
سەرجاردە زۆر بووە بە جۆرە لە جۆرەکان یعنی خیانەت یعنی دروست بووە و کەڵێ متمانە نەبوو لە ناوان تاکەکانی خێزانە دروست بە کەواتە گرنگە شتێکی ترمان هەبێ لەو بارەوە وەکو 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 تاک وەکو ڕێکخرا و دەستە و کاکرێ وەکو کۆمەڵگاش هەموو بۆ نمونە ئێمە قرارە بۆ نمونە شارێک شتێکمان هەیە پاک و پوختەی ڕاگیرکەین بەس ئەوە دیاریکەین بۆی ئەکری هەرێکە مەسەر بەکار بەفیڕۆنەدانی ئاومان هەبێ تێک ئەتوانی کۆمەڵگاکە هەر هەمووی بەشداریکەین لە پاراستنی چیە لە پاراستنی ئەو بەڵێ ئەو سەرەتەکە هی هەمومانە ڕاستی ئێمە هەندێک شتێ وازانی حکومەتە بەس لە کۆتایی ئەگەر نەماکێ زەرەریتیاکە ئێمە زەرەریتیاکە مۆسا محەممەد لەو کۆمەڵگەیانی کە کاری خۆبەخشی زۆرەوە خەڵکی ڕوان کردوتە کاری خۆبەخشی بەشێک لە کاتەکانی ژیانی خۆیان کاری خۆبەخشی تەرخان کردو تا چەند جیاوازی هەن هەیە لەگەڵ ئەو کۆمەڵگەیانی کە کاری خۆبەخشی تیانە خود زۆر کەمە خۆی لە ڕاستیە زۆربەی زۆری کۆمەلگاکان بە جۆرێ لە جۆرەکان کاری خۆبەخشی تایە و جیاوازیان هەیە بە پێی عادات و تەقالید و بیر و بۆچوونەکانیانەوە لەوانەیە لە کۆمەلگایەکی ئەڵمانی کە ئەڵێن لە سەدا 90 دانیشتوانی بەشداری کاری خۆبەخشی کرد احتیمالی هەیە بە خێوکردنی ئاژەڵ جۆرێک بە لە جۆرەکانی کاری خۆبەخشی یاخۆ احتیمامدان و گرنگیدان بە مەسەلە خانەی بە ساڵات چۆن جۆرێک بە لە جۆرەکانی خۆبەخشی بەڵام لە مجتەمەی ئێمە کە مجتەمەیەکی پاکە تا ڕادەیەک هەتا ئێستش یعنی زۆر کەم هەندێک دەرد و نەخۆشی تیا بڵاو بۆ تۆ هێشتا ماومانە بخەڵ بگەین ئاستی شوێنەکانی کەکە یعنی وەکەڵە لە بازە شوێن لەوانەیە ینی کۆمەڵی ینی مافیا هەبێ تۆپ و تیارە و وەکەڵێ پار و سەر و سامانی زۆر باشی هەبێ بتوانێت مواجهی حکومەت کا بەرەنگاربوون حکومەت بکە بەڵام لای ئێمە الحەمدولیلا کۆمەلگایەکی زۆر پاکمان هەیە بۆیە جیاوازیان هەیە لە بۆ من لە مجتەمەعی ئێمە ئەوەی کە زۆر گرنگە ئیتیمامدانە بە پەروەردە ئێمە مەسەلە ئێستا هاوین هاتۆتە پێشەوە کۆمەڵی کەسمان هەیە خێرخوازانە لە مزگەوتەکانە لە ڕێکخراوەکانە لە سنتەرەکانە بە جۆرێ لە جۆرەکان چیاڵێنەوە یعنی کاری خۆبەخشی ئەەکەن لە پێناوی ئەوەی مناڵەکان کاتیان بە فیڕۆنەرا و ئیسفادە لە چی بکەن لەو پشۆ بکەن کە هیانەوە وەکەڵێ ئێمە لە قوتابخانە عیلم و زانست و زانیاریمان پێبەخشیون ئێستا لە سنتەر و ڕێکخراوەکانە لە حتا لەو یعنی لەو شوێنانەی کە ئیشی پەروەردەیی ئەەکەن ئەتوانێت بە جۆرە لە جۆرەکان ئاراستەیەکەن بە پێی ئەوەی بگونجێ لەگەڵ شریعەتەوە بگونجێ لەگەڵ یاسا و ڕێسەکانی کۆمەلگا چکە لە کۆتاییە ئەگەر خەڵ پابند بێ بە یاساوە ئەوە شەر ئیلتیزامە بەس پابند بێ بە یاساوە ئەو هەمومان قازانجیلەکەین ئەگەر مناڵێک مەسەرەکە یەکێک کاری خۆبەخشیەکە هەر کەسێک بچکە بۆ کاری خۆبەخشی تەمەند دیاری نەکراوە ینی بڵێوە تەمەنێکی مەسەر 9 ساڵمان هەیە 10 ساڵمانێ ئەتوانین تۆ لە تەمەنی 50 ساڵ و 6 ساڵە کاری خۆبەخشی بە گوێریی بە گوێری تێگەشتنی خۆت. مامسە حەبەز کە باس لە کاری خۆبەخشیەکەین بابەتێکی تر ئەوەیە کە بەڕاستی باست لەوە کرد ئێستا لایەنی جیاواز هەیە کاتێک کەسێک گەوێ کاری خۆبەخشی بکات زۆر جار سەری لێشەوێت لە کام لایەنەیە کار بکات یاخود بە کام جۆر کار بکات ئەمە وا ئەکات ئەم بابەتە کەمتر احتیمامی پێ بکرێت ئەم بەربڵاویە ئەم پەشێویە کە لەوەی کەلایەنێکی فەرمینە بێ خودت هەمووان کۆبکاتەوە یا خودت گرنگە ئەمانە هەبێت خۆی لە ڕاستیە ئێمە هەندێک پێوەەر هەیە بۆ دیاریکردنی ئەوەی کە من لەکوێ توانام هەیە مەسەلە هەندێکی پەیوەندی بەش بڕوانامەوە هەیە من بڕوانامەکەم لە بواری تەندروستیا بێ زیاتر وا باشتر بڕۆم لە بواری تەندروستیا مەسە ئیشکەم ئەگە حتا بڕوانامەکەم ژمێریاری بێ ئەتوانم لە ڕێکخراوێکە ئیشوکارەکە کە کاتەکە ئەیدەم بە و ڕێکخراوە چی بێت لە بواری ژمێریاری بێ و ڕێخستنی داهات و خەرجیات و مەسەلە ئەوانە بێ و هەندێک جارش حەزی زۆر دەورە بینێن لە دیاریکردنی ئاراستەی من بۆ چ بەشێک یاخود بۆ چ بوارێک بڕۆم هەنگاو بنێم خەڵگەیە مەسەلە توانای ئەوەی هەیە بچێت لە شاخەکانە مەسەلە بۆ نمونە خواردن دابنێ بۆچی بۆ باڵندە ئۆمان ئەکرێت لەو وارەشا بۆ خۆی ئیشکا هەندێکمانێت لە بواری پەروەردە هەندێکمانێت لەوانەیە لە بواری هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە بابەتی هاتوچۆ لە بابەتی وەکوتم بەکارهێنانی کۆمەڵێ مەوادی خراپ یاخود بە فیڕۆدانی ئاو یا پابند نەبوون بە یاساوە یا یاساکانی وەکەڵێ هاتوچۆ بۆیە هەند ئەمەش حەزیش دەورە بینێ لەم حاڵەتە پاشان احتیاجاتی کۆمەلگا من دەچمە کۆمەلگایەک
من تۆ جەنابەت هەر کەسێکی کە بچێتە کۆمەڵگایەک ئەبێ سەیری احتیاجاتی ئەو شوێنەکە چیان پێویستە لە چیان نەقسیان هەیە یاخود کێشە و گیرفتەکانیان چییە لە پێشۆ دیاریەکە بۆی دوایی چی بکات چارەسەری دابێت چونکە تۆ ئەمیشە ئێمە چی بۆ لای دکتۆر لە پێشەوە چیەکەین نەخۆشەکەمانەڵین کە نەخۆشەکەمان اینجا چیمان بۆکە چارەسەر ئێوەش ینی ئێمەش ئەو کەسانی کە لە بواری خۆبەخشیە ئیشەکەن دەبێ حاجەی ینی پێداویستی کۆمەلگا بدۆزنەوە بۆ ئەوەی وا بکەن چی بکەن وا بکەن کە وەکەڵێ حاجە ینی پێداویستەکانیان دابین بکەن وای لێ بێ کۆمەلگایەکی باشمان دەستکەوێت چونکە کۆمەلگا هەتا باش بێ ڕێک بێ پابند بێ بە یاساوە پابند بێ بە شریعەت و وەکەڵێ ینی عادات و تەقالیدەوە هەمومان قازانجی لێکن واتە ئێمە ئەتوانین بە ئاسانی یاقوت بڵێن بە ئەمن و ئەمان بخەوین بە ئەمن و ئەمان ناڵەکانمان بنێرینە دەرەوە بە ئەمن و ئەمان خوشکەکانمان بنێرینە دەرەوە ئەگەر ئەمانە هەر هەمووی و کاتە من ناترسم هەتا مناڵەکەم دێتەوە هەتا مەسەلە 10 شەو 15 تەلەفۆنی بۆ بکەم چونکە بۆ ئێستا وەکەڵێ هۆکارەکانی لادان زۆر بووە لە مقابل ئەبێ هۆکارەکانی چیمان هەبێ ڕێککردنەوە چاکسازیمان چی بێ زۆرتر بێ لە هۆکارەکانی لادان بۆ ئەوی بتوانانی کۆمەلگایەکی ڕێکمان دەستکەوێت. مامۆستا محەممەد بۆ کەسێکە لە ناو کاری خۆبەخشیە یاخود دەوێت لە ئایندای کاری خۆبەخشی بکە چۆنم بابەتە لە ژیانی خۆیان ڕێک بخا بۆی کاری خۆبەخشی ڕنگدانەوەی ئەرێنی هەبێ لە ژیانی خۆی زۆر کات بیستمانە کەسێک بەهۆیەوەی کە زۆر مەشغوڵە بە کاری خۆبەخشیەوە کاتێکی زۆری خۆی تەرخان کردە بۆ ئەم بابەتە کۆمەڵێک بواری تری فرامۆش کردو گلەی هاتەوەتە سەر خۆی لە ڕاستیە لای ئێمە لە مجتەمەی ئێمە کاری خۆبەخشی کە ئەڵێ خۆبەخشی ینی بێ مقابل وای لای ئەنی وای وەکەڵێ وا پێناسەمان کردووە بەڵام لە مجتەماکانی ترا کاری خۆبەخشی بەشی خۆت ینی بۆکەڵێ ئەوەندەی کە پێداویستی ژیانە لێ وەرەگریت ئیتر ئەو ڕێکخراوە جاریوە پارە کۆکاتەوە ئەم پارە ڕاستە بۆ مەسەر بۆ پرۆژەکە جێبەجێ بەڵام لە کۆتایی ئەوانەی کە ئیشەکەن لە ناو پرۆژەکە و بۆ ئەوی محتاج نەبوون و ئیشەکانە چالاکانە بکەن وەکەڵێ بەشی خۆیان مادەیان پێدەن بەشی خۆیان ئیمکانیاتیان پێدەن بەڵام وەکو ئەوی کە جەناب دەڵێ بۆی بوارەکانی تر وەکەڵێ فرامۆژ نەکەین ئێمە پێویستە پسپۆڕی خۆمان دۆزینەوە لەگەڵ حەزی خۆمانە ناکرێ ئێمە زۆر وەکەڵێ فیشە لە خۆمان بەستین لە پێنا ئەوەی کەچی بێ هەموو بوارەکانی ژیان بگرین چونکە لە کۆتای هیچ بوارێکیان پێ ڕناکەین واتە ناتوانین حەقی خۆیان بدەین ئێمە بۆچی جەدوەلی قوتابخانەدان ڕێ بە سعی کردن مەسەر 3 ڕۆژ لە بینی چیایە لە بینیانە نێوانیانە هەیە بۆی سعی بکەین لەبەر چیە لەبەر مەسەر 72 ساعتمان لەبەر ساوی بەڵام ئەگەر هەمووی بە یەکۆ بێ یان لە یەک کاتا و 72 بێ ئێمە فرێ هیچ کامیان ناکەوێت لەوانەیەکی 15 لاپەڕی لێ بخوێنە بۆیە بۆ ئەمەش هەمان حاڵەتمانەیە و هەمان وەکەڵێ بارمانەیە بەڵام ئێمە لە مجتەمەی ئێمە بەتایبەتی لەو مجتەمەعانەی کە داخراون هەندێک جار ڕێگری هەیە ئەمسەر ڕێگریمانەیە ڕێگری داراییە یعنی خەڵکی ئیمکانیاتی نیە توانای نیە بەهر بەدوای چیە بەدوای پیداکردنی قوتی ڕۆژانەیەتی هەندێکمانەی ڕێگری خێزانیە مەسەر لە ماڵ و ئافرەتێکە یا مەسەر کوڕێکە نایڵ بڕا مەسەلە زۆر بەشداری کاری خۆبەخشی بکە یاخود پێناسەیەکی خراپیان لەبارەی ڕێکخراوەکان و سنتەرەکان و پێگەیشتۆ ناتوانێت چی بکە ناتوانێت ئەو هەندێکیانەیە پەیوەندی بە تەندروستی وێ خەڵکی حەزی لە بواری خۆبەخشیە بەس تەندروستی ڕێگەی نادا چی بکە ڕێگەی نادا بەشداریگە هەندێکیان پەیوەندی بە چیوە هەیە وکتم بە یاسا و ڕێساکانەوە هەیە لەوانەیە مەسەلە یاسایەک دەرچوو بێ نووسرا بێت لە 15 ساڵ بەرەوسەر نەبێ تەمەنی 15 یا 18 ساڵ نەبێ ناتوانێت چی بکە کاری خۆبەخشی بکە کەواتە ئەوانە وەکەڵێ وەکو ڕێگری ئێمە هەمومان نەزانین ئێمە هەمومان حەزمان هەیە بۆ کاری خۆبەخشی بە جۆرە حتا هاوکاریکردنی نەنک و خاڵ و مام و ئامۆزاکارمان چییە بەشێکە لە کاری خۆبەخشی ئێمە یعنی ئەگەر قرار بێ ئێمە کاری خۆبەخشین خۆ ئەبێ لە پێشە خۆمان چاکسازی بکەین یعنی لە پێشەوە بۆ من ئەگەر من سنتەرێکی ڕاوێژکاریدا بدەم بە کاری خۆبەخشی ئەبێ خێزانەکەی خۆم چی بکەم باش و ئامادە بێ بۆی خەڵک بێتە نمونەیەکی باش ئەگەر خوانەکە بە پێچوانە بێ نمونەیەکی خراپێ لە بواری عملیان ناتوانم چی بکەم وەکەڵێ سوود بگەێن بە کۆمەڵگە یاخود خەڵک بە چاک باسم کات چونکە لە کۆتایە دەمی خەڵک پێناسەی ئێمە دیان دەمی خەڵک پێناسەی من تۆکە کە باشین یا خڕێ ڕاست ئێمە خۆمان سێقەوتمانەمان بە خۆمانەیە بۆیە وەکو کاری خۆبەخشی وەکو ئیش و کرد لە کاری خۆبەخشیە وەکوتم لە قورئان ئیتیمامی زۆری پێدراوە وەقول یعملوا هەر ئەوەندە دەفەرمێ وەقول یعملوا یعنی ئیش کات و ئەو ئیشانە
ئەتوانی ئێمە زۆر بێ زۆر حتا عیبادەت ئێمە بواری عیبادەتمان هەیە تۆ لەوانەیە بۆ خۆت هەندە عیبادەتکەی بەس ئەتوانی وەکو خەکاری خۆبەخشی خەڵکیش فێرکەی بێت چی بکەی بێ فێری عیبادەت بێت بەس پابند بێ بە ئیلتیزامی هەبێ بە دینەوە ئیلتیزامی هەبێ حتا دەستێکی خێربی ئێوانە ئەنی ئیشێکی لەسەرکە بۆیە گرنگە ئێمە وا بکەینەکە وەکوتم ئێستا کاری خۆبەخشی زۆر کەم بووەتەوە بە بۆنەی یعنی احتیاجاتی کۆمەڵگا احتیاجاتی خێزان احتیاجاتی کەسەکان بەڵام جەنابتان لە ڕێ ڕاگەاندنەوە گرنگە ئیش لەسەرکە چکە مرۆڤ قۆناغێکی هەیە پێویستی بە چیە پێویستی بە کاری خۆبەخشیە مەرجێ من لە چەند ساڵی بتوانم کاری خۆبەخشی بکەم ڕاستە لەوانەیە بتوانم بەس مەرج نییە بەڵام لە قۆناغی بۆ نمونە 15 ساڵە هەتا 25 ساڵ کە قۆناغێکە کە توانای بەخشینت زۆرە و زەوت تواناکانت زۆرە ئەبێش یعنی چالاکیە بدۆستێت تاوەکو زەوت توانەکانی چی بکەی تیا بدۆستەوە بە هەرەکەتی تیا بدۆستەوە ئەتوانی وەکوتم لە قوتابخانە جاری وایە ئێمە جاران لە قوتابخانە گروپمان دروست کرد گروپی خێرخوازیمان دروست کرد گروپی دابشکردنی مەسەلە قورئانمان دروست کرد گروپی یعنی کۆمەڵ حتا خانی خەڵگێ لە زانکۆیە لە زانکۆکانە گروپێکی دروست کرد گروپی ذکر بووە ذکرانی خۆبەخشی ئیشی لەسەر کردووە ئەڵە 4000 کەسی تیا بووە تێگەیان 4000 کە من توانیمە لە هەفتەیەکە 4000 کەس لەوەی کە ئەمە ئامانجمە بیگەێنم بە خەڵک لەبەرەوە وەکوتم مەرجێ لە 100% خۆشت بێکی ئەکرێ بەشدار بی پشکتە بێ لەو کارە لەسەر ئاستی وکوتم ئاستی قوتابخانەیە ئاستی زانکۆیە ئاستی پەیمانگای حتا ئاستی گەڕەکە ئێمە بۆ ئاشتەوایی کۆمەڵگا پێویستەکە لە سنووری مزگەوتەکە لیژنەیەکمان هەبێ بۆچی بۆ وەکەڵە وەکو کاری خۆبەخشی ئیدارەدانی مزگەوتەکەی ئیدارەدانی خولی هاوینێ ئیدارەدانی یعنی قەزم وەکو خولی هاوینە ئیدارەدانی بابەتی کۆمەڵایەتیە سەردانە کۆمەڵایەتەکانە ژنخوازیە مەسە یعنی مناڵناونانە کۆمەڵە بابەتێ ئەکرێ ئەمە ئەو کلتورانە هەمووی چاکەینەوە بەس ئەمە دوو کەسی خۆبەخش پێتایە سێ کەسی ئەوێ ئیدارێکە جاروای لە گەڕێکە کەلاوانە بتوان پارە کۆکەنەوە بەس کەس نەبێ ئیداریدا لە ئێستا لە هەرێمی کوردستانە بە تایبەت تا چەندێک توانراوە لەیان ئەو دەستگا و ڕێکخراوانی کە هەند بوار بۆ کاری خۆبەخشی بڕەخسێنرێ مەیەک دووش تا چەندێک توانراوە ڕێز لە کاری خۆبەخشی خۆبەخشان بگیرێ بەوەی کە ببێتە هاندێک بۆی خەڵکی زیاتر بێتە ناو کارەکە بۆ خۆی تێڕوانینەکان جیاوازن لە بابەتی خۆبەخشیە ئەوەی کە جەناب تەڵێ بەڵێ لە هەرێمی کوردستانە ئەلحەمدوللا تا ڕادووکە وتم کۆمەڵگایەکی پاکە تا ڕادێکی زۆر باش کاری خۆبەخشی هەیە بەڵام ڕێک نەکراون وەکو کۆتا یعنی قسەکەشت کەوتت لە ڕێزیشیان لە نەگیرەوە لە هەندێک حاڵتە ئەکرێ ڕێکخراوی حیزبێت تۆڕێکی کۆمەڵایەتیمان تۆڕێکی ڕێکخراومان هەبێ بۆ نمونە ساڵانە ڕێزدێنان بدەن بەو کەسانە بەسە کەسایەتی شارمانە بەسە پارێزگای سلێمانیمان هەیە 20 کەسی کە سەڵبژێن لەگەڵ پارێزگارە لەگەڵ پرۆژێ لە پرۆژەکان سپۆستان کرێ کە چی بێت کە بتەنها تایبەت بێ بە ڕێزدێنانی ئەو کەسانی کە لە بوارێ لە بوارەکانە چیان کردووە خۆبەخشیان کردووە مەسەلە خەڵکێکمانە لە بۆ کردم لە بواری خاوەن پێداویستی تایبەتەکان من خەڵکە ناسم لەوانەیە 15-20 ساڵ بە خەریکی بی ئیشکردن لە بواری خاوەن پێداویستی تایبەتەکان و هاوکاری کردیان بۆ کوتم ئەمە ئەکری بکرێ بەنیتی ساڵانە بۆ ئەوی کاری خۆبەخشی خەڵک ئامادە بێ هاوکاری کاوکوتم ئێمە ئەم سێ بابەتمان هەیە ئێستا خەڵک ئەلحەمدوللیلا خەڵک دەتوانێت هاوکاری مادیەکە بکە بەدڵانێ کاتی نەبێ بۆچی بۆ ئەنجامدانی کارەکە بۆیە وەکو بەربڵاوی ئەلحەمداوی من ئاگادار بم هەر لەکردنەوەی خولی فێربوونی خوێندنەوە بۆ خەڵکە بە تەمەنەکان یاخود ئەو خەڵکانێکە بواریان نەبووە بڕۆن خوێنن هەتاوەکو ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکان وەکو سەردانیکردنی ماڵان بێ یاخود بەدەستێنانی یعنی حافزی بڵێن لەبەرکردنی قورئان بێ لەبەرکردنی سیرە بێ لەبەرکردنی بە جۆرە حتا پێداویستەکانی ژیان بێ کۆمەڵە یعنی خەڵکی ئێستا لە بوارەکانی ژیانە یعنی بەبێ مقابل چیە دەورە ئەکاتەوە خولەکاتەوە سەلا بە کورتی مەقدە ڕۆشنبیری ئەگەینێ بەڵام ئەوە بزانین کە احتیاجاتی کۆمەلگا و کێشەکانی کۆمەلگا ئەوەندە زۆرن بە هەمومان و ڕناگەین بۆیە پێویستەکە جوهدی زیاتر بکەین و بەشێکی شەر بۆ معلوماتان لەوانێ بەشێکیش پەیوەندی بە ڕاگەیاندنەکانەوە هەبێ ینی بۆ مەسەری کاری خۆبەخشی و ڕێکخراوەکان لەوانە زۆر جار شتێکی بەسیط و یعنی کێشەیەکی بچوو ڕوویدابێ لەوانەیە گەورە کرابێ خەڵک ئیتر ئامادە نەبێ مناڵەکانی منێرێ بۆ شوێنانە چکە ئەترسێ لە دەڵێ نەخوێنەوە بێ باشترە هەتاوەکو وکەڵێ تووشی کێشە و گێرە و وەنەیەک تووشی کێشە و گێر لە کۆتایی
بۆیە ینی من ئەوەی کە گرنگی بە بەلامەوە ئێمە مەبدەمان هەیە خود ئامانجمان هەیە بۆ خۆمان کە چی بکەیت ئەو ئامانجە بەشی وکوتم بەشێکی لە ئیشوکاری ئێمە دایبنین 24 ساعتی کاتمان هەیە ئەکرێت جۆ یعنی ناکرێت تەوازن و هاوسەنگی نەبێت لە نێوان بەشەکانی ژیان و احتیاجاتی کۆمەلگای احتیاجاتی خۆمان وەکو ژیان بۆ منە 3 ساعتە 2 ساعتە دابنی ئێمە ئەممان کەمە ینی پێگەیاندنی خۆمانمان کەمە ینی 3 ساعت 2 ساعتماندانە ناو بە پێگەیانی خۆمان پێگەیانی خۆمان ئەوەیە ئەو یعنی هەرچی وەکەڵێ هۆکارەکانی دەرەوێت لە خۆمان داڕین بۆ ئەوەی کتێبێ بخوێنینەوە دەورەیە بەشداریکەین چیرۆکێ بنووسین ینی خەڵکێ توانای هەیە لەوانێت تاق وزەی پێیانە بێ بنووسێ شتی جوانی لەلایە وانێت وڵی لە خۆی شێر لەوانێ ڕابینە بەس تەنها پەیوەندی لەوانێ بە هەندێک تەمەڵی وە بیانی بە جۆرەکان ئەگینا یعنی مەسەلا بڕۆ هەردەمی هەر کەسێکمان ینی ئەدڕیتەوە ئەو قسەی لەگەڵاکەی کۆمەڵشتی زۆر جوانی پێ کۆمەڵی معاناتی پێ کۆمەڵی کێش و گیرروگرتی کۆمەلگای پێ بەڵام چی لێکە نایخاتە سەر ینی فەیسبووکە یاخود بڵاوکردنەوەی یاخود بە جۆرەکان بۆیە گرنگە ئێمە بە هەمومانەوە ئیش لەسەر ئەو بکەین کە کاری خۆبەخشی بەرەو پێ بدەین ئێمە چیمان پێ ئەکرێ من لەوان لە 105 ئیشەکەم پێ بگرێ و 105 ئەەکەم تۆش لە 105 و کاتە وردە هەمومانەکاتەوە لە 100 احتیاجاتی کۆمەلگاش خەڵە ڕێکە خەین پێداویستەکانی دابی نەکەین هەریکێ لە بواری شاتوانیشکەین وەکوتم ئەگەر ڕێکخراوێکمان هەبێ یاخود ئەهلی گەڕێکێکمان هەبێ لە شوێنە حیزبێکمان هەبێ ئەکرێ ینی ئیشی لەسەرکەین وای لێ بکەینە کە ئەو احتیاجانەی کە خەڵکێتی ئێمە بتوانین دابینیکەی وەکو پۆڵێنیشیکەین هەریکێ ئیشێکمان بەرەکەوێ ئەو کاتە خۆتانزان ئیشی تیم وهای مامزال حەبەت لە کۆتاییدا و لە کۆتا پەیامتا گەربازەوە بکەیت تا چەندێک گرنگە ڕۆشنبیریمان هەبێت لە کاری خۆبەخشیە و بتوانین تاکانی لەسەر پەروەردە بکەین وڵا کۆتا ینی پەیام ئەوەیە کە پەیامی هەموو کەسێکیشە دیارە ئەویش ئەوەیە ئێمە هۆشیارکردنەوەی کۆمەلگا مەبدەئێ لە ئامانج بێ لە لامان و ڕێکبوون و چاکسازیکردن لە ڕەفتار و کردار و زانین و باوەڕەکانی کۆمەلگا پەیام بێ لە لامان بۆ ئەوی بتوانین هەمیشە ئاسوودە بین لە کۆمەلگا و وەکەڵێ بەگیانێکی برایانە بەگیانێکی خوشکانە بناڕینە یەکتری بۆ ئەوەی ئاراستەکەمان وەکەڵێ ئاراستەی کۆمەلگا ئاراستەیەکی گونجاو بێەوە بتوانین سبینە شانازی بکەین بەو جیلێک کە ئێمە پێمان گەیاندوو سپاسەکەین دەستی وەش خۆش بێخۆ دەستان خۆش محمد سعید ڕاهێنەری باریتان ئەمڕۆیەکە دەستان خۆش بێخۆ